بە ئامادەبوونی چەندین کەسایەتی سیاسی و پەرلەمانتاران و بەرپرسە سەربازیەکان لەژێر ناونیشانی عێراقێکی نوێ، ڕێکخراوی مافپەروەران بۆ بەهاناوچوون و گەشەپێدانی ژێرخان باوکاری چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی خەڵاتی باشترین سەرۆک کۆمار لە مێژووی عێراقدا بەخشرایە سەرۆک تاڵەبانی کە وەک کلیلی چارەسەر بۆ هەموو پێکاتەکانی عێراق و پارێزەری سەرجەم چین و توێژەکان بووە بێجیاوازی. الراحل جلال الطالباني. نعم، صمام أمام كل العراقيين جبل كردي عراقي أصيل يقوم بحل المشكلات الكبيرة بابتسامة. من منا ينسى هذا الرجل العملاق؟ قال الشاعر: قد مات قوم وماتت فضائلهم وعاش قوم وفي الناس أموات. الذين فارقونا هم أكثر إبداعا، هم أكثر عطاء. هذا هو الزرع الجميل. الاختيار ليس هەڵبژاردنەکان لەلایەن هاوڵاتیان و چین و توێژەکانی سەرجەم پارێزگاکانی عێراق بووە و دەستنیشانکردنی سەرۆک تاڵەبانی نیشانەی وەفاداری خەڵکی عێراقە وەک کلیلی چارەسەر و سەمام ئەمانی هەموو عێراق بووە و کە بەردەوام بە خەندە جوانەکەیەوە پێشوازی لە هەمووان کردووە و کێشە و داواکاری هەمووانی جێبەجێ کردووە. ئەوەش شانازیە بۆ هەموو عێراقیەک کە سەرۆک مام جەلال سەرۆک کۆماری بووە. إن شاء الله سنكون معه على العهد باقين. مام جلال ياخذ هذا جاب باستحقاق وهذا شرفه. ئەم خەڵاتی مام جەلال شەرەف و شانازیەکە بۆ هەموو تاکێک لەم کۆمەلگەیە و چونکە ئەو پارێزەری هەموو چین و توێژێک بووە. تەماشاکەن خەڵکی بەسرە و ناسرێ و پارێزگاکانی باشووری عێراق پڕ بە گەرویان هاوارەکەن. تەنها مام جەلال بووە پارێزەری خاک و نەتەوەکان بووە بێجیاوازی. ئێمە فەخر بەو کەسەواکەین و مایە شانازی هەموو نەتەوەیەکە. ئومێد دەکەین هەر کەسێ لە جێی مام جەلال بێت بە هەمان ڕێباز و بە هەمان دڵفراوانی مام جەلال بێت. بۆ هەڵبژاردننی کۆمەڵێک کەسایەتی لە بۆرە جیاوازەکاندا و ئەوەی بۆ ئێمە زۆر گرنگ و کاریگەر بووە خۆشحاڵ بووە بوو کە جارێکی تر جەنابی مام جەلال ڕابەری بزوتنەوەی کورد و سەرۆک کۆماری عێراق هەڵبژێرا وەکو باشترین سەرۆک کۆمار لە مێژووی هاوچەرخی عێراقی نێدا و ئەوەی گرنگە ئەوەیە کە ئەم ئیسیبیانە ویان با بڵێن ئەم هەڵبژاردنە لە نێوان 300,000 هاوڵاتی عێراقیدا کراوە لە ناو پارێزگا جیاوازەکانی عێراقا. ئەوم پێم وایە ئەمە جارێکی تر دەری خستەوە کە مام جەلال هۆکاری ڕاگررتنی عێراق بووە و سەمام الئەمامنی عێراق بووە و هۆکارێکیش بۆ ئەوەی کە ئێمە وەکو نێرانی کورد لێرە جارێکی تر سەرمان بڵند بوویەوە باڵبژاردننی مام جەلال و زۆر گرنگە پند لەمانە وەرگین کە چۆن مام جەلال لە خەباتی خۆیان ئێستش ئێمە لەسەر خەباتی ئەو ئەژین بە هەمان شێوە لە کوردستان لە عێراقا سیاسەتی مام جەلال وەربگیرێت کە سیاسەتێکی هاوسەنگ و حەکیمانەیە بۆ پاراستنی کیانی کورد لە ناو عێراقی دەداڵدا. هەر لەو ڕێوەڕەسمەدا خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و ژمارەیەک فەرماندەی سەربازی و پەرلەمانتاران و کەسایەتی چالاک لە بوارە جیاجەکاندا. ئەوەی ئەم ڕێزلێنانە جیاواز دەکات لەوانەی دی ڕێکخراوی مافپەروەران بۆ بەهانەوەچوون و گەشەپێدانی ژێرخان ڕاپرسی لە نێو زیاتر لە 300,000 هاوڵاتی لەسەر جەم پارێزگاکانی عێراق کردووە کەسایەتیەکان لەلایەن خەڵکەوە دەستنیشان کراون. سەرۆک تاڵەبانی وەکو باشترین سەرۆک کۆمار لە مێژووی عێراقی نوێدا هەڵبژێراوە کام سەرۆکە لە شاخەوە بۆ سەرۆک کۆماری خەباتی کردووە و پارێزەری هەموو پێکاتەکان بووە بێجیاوازی نەتەوەی و مەزهەبی. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.